خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان اینجا هەر کە کەشوهەوا گۆڕانکاری بەسەرایەت لە وەرزێکەوە چین بۆ وەرزێکی تر کۆمەڵێک پەتای وەرزی هەیە کە تایبەتەیتر بە وەرزە بڵاوە بێتەوە بۆیە ئەمڕۆ بە چڕ و پڕی باز لە گۆڕانکارەکانی کەشوهەواکەین و کاریگەریان لەسەر تەندروستی مرۆڤ هەروەها ئێمە چۆن بتوانین ئەم پەتاوەرزیانەی کە هەیە خۆمانی لێپارێزین چونکە هەمیشە و بە بەردەوام ئەوەی خۆپاراستن باشتر لە چارەسەر ڕێگاکانی خۆپاراستن چیە لە پەتاوەرزەکان ئایا ئەکرێت لە ڕێگای هەندێک خواردن و خواردنەوەوە ئێمە بەرگری جەستەمان زیاکەین و تووشی پەتاوەرزیەکان نەبین جاسەر کۆ لە ماڵێک کاکە کەسێک تووشی ئەم پەتاوەرزیا بێترە هەموو ئەندامانی خێزانەکە چاوەڕێیەکەن کە یەکە بە یەکان تووشی پەتاوەرزیەکان بنوانە یەکسەر لوت ئاوەکە پشمەیەکی زۆر من باسی ئەو ژەکەم بەسەرستەکەم خەریکە خۆمردەوە دەرکەوتووە کامە دەرکەوتۆنی باش واتی نێرەوە ئینشەڵڵا هەموو کەسێک سەلامەت بێت ئێمە لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین لە میوانەکەمان کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیز و میوانداری بەڕێز دکتۆر محەممەد میرزامان کردووە کە بەڕێزیان سپۆڕی فیسیۆلۆژی پزیشکین دکتۆر یاسڵاو لێبێ و ئەم کاتە و باش سپاس بۆ ئەوی کە لەگەڵمانی هەر سەرەتا باسی ئەومان بۆ کە با بزانین لەگەڵ گۆڕانکاریەکانی کەش و هەوایە ئەم گۆڕانکاریانە چۆن کاریگەری ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤەکان پێشەکی زۆر سپاسان دەکەم سڵاو لە ئێوەش و سڵاو لە بینەرانیش بەنسبەت بە پەتاوەرزیەکان بریتێل برێن نەخۆشیێکی ڤایرۆسیە ئەو نەخۆشیە ئەو ڤایرۆسە لە بیدایەتەوە کاتێک کە توش دەبی لە یەکەم ڕۆژە و تا دووەم ڕۆژ هیچ ئاڕازێکی نییە بەڵام لە کاتی توشبوون پاشی 2 ڕۆژ بۆ ڤایرۆسە ئەو ڤایرۆسە تاوەکو مدەی 15 ڕۆژ لە 15 ڕۆژ بەردەوام دەبێت و سەرکل خۆی بەردەوام دەکە یعنی بە شێوەیەکی گشتی ئەو ڤایرۆسە وەرزیە لە حالەتی ئەوە گۆڕانکاری لە وەرزی مەسەن گەرمە لە سەرما لەو وەرزە بەرگری لەش کەم دەبی تووشی ئەو کەسە دەبێت باشە دکتۆر زۆر کاتێمە هەستەکەین بۆی کەیتر بەیانی ئەڵسی لە خەو لەشماندا هێزراوە بێهێزیەکی زۆرمان بۆ دروست بووە هەستەکەین تامان هەیە یاخود شەو ئێستا هەر بە ماوەی ڕابردوو مانگێکی ڕابردوو ئیتر هەر فێنەکەرەوەکان زۆر کەس داگرسێنە ئیتر موبەڕی دەداگرسێنێ هەستەکەین لەش قورسیەکمان بۆ دروستە بێ ئەمانە نیشانەی سەرەتان بۆ پەتاوەرزیەکان یاخود چی؟ بەڵێ خۆی هەڵکردنی هەوای سارد یان بەرکەوتنی هەوای سارد بۆ ئەو کەسە هەوای سارد بەخۆی هەڵمژینی هەوای سارد دەبێتە خۆی ئەوەی بەرگری جەستەمان بەرەو لاوازی بڕوە یعنی بەرگری لەشمان بەرەو لاوازی دەڕوە جا ئەوە ستێپ یەکەمە یا هۆکار یەکەمە بۆ ئەوەی بەکتریاکە چاڵاک بێ و ئەم هەڵێ بقۆستەوە تووشی ئەو کەسە بێت کاتی کە بەرگریەکەمان لاواز بوو یەکەم شت کاتێک کە توش دەبی سیەکانمانە لەبەرەوەی سیەکانمان وەکو برێن یەکەمین ئەندامە کە ڕوبەڕووی ڤایرۆسەکە دەبیتەوە زۆر باشە دکتۆر زۆر کات بیستومانە ئەڵێن بۆ نمونە کەسێک یان بە ئێماڵیان ئێمە بە کەسێک گەڵێن ئەڵێن تۆ بەرگری جەستەت زۆر کەما هەر لەگەڵ هەر هەوا ساردی کرد یەکسەر تۆ تووشی ئەم پەتاوەرزیانە بیان کە گەرمی کە تۆ تووشی پەتای وەرزیەبی اینجا پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئێمە چۆن بتوانین بەرگری جەستەمان بەهێزکەین لە ئایا هیچ خواردن و خواردنەوەیەکەیە کە هۆکار بێت بۆ بەرزکردنەوەی سیستمی بەرگری جەستەمان بۆ ئەوەی کە کەمتر تووشی ئەم پەتاوەرزیانە ببین خۆی مرۆڤ پێویستە پێشی ئەوەی ئەو وەرزە پلان بۆ خۆی دابنێ پلانی خواردن و خواردنەوە پلانێکش پلانی برێن خۆپارێزیە ئەوانی پلانی خواردن و خواردنەوە دەبێت ئەو خواردنەوانە بخواکە مەڵتی ڤایتامینی زۆر تێدا یانی وەکو ڤایتامین سی ڤایتامین ئەی ڤایتامین دی بۆ نمونە ڤایتامین سیەکان لە خواردنی لیمۆ پرتەقاڵ لەو خواردنە ئەو میوانە خواردنمان هەیە ڤایتامین ئەی زۆر تێدا ئەوانی کە لە شێڵم و ئەوە مەسەن ئەو خواردنەی کە تایبەت بەستانان هەیە خواردنی کەشمان هەیە پێی دەرێن ئەوان کە پڕن لە ڤایتامین دیەکان ئەوانە هەمویان بەرگری لەش بەهێز دەکەن ئەو خواردنەوە کە ڤایتامین دی زۆر تێدایە لەوانە ماسیمان هەیە ماسی هێلکە شیر ئەوانە هەموو وا دەکەن بەرگری جەستەمان بەهێز بێ بۆ ئەوەی جەستەمان خۆی پارێزی یاخود برێن ڕوبەڕووی ڤایرۆسەکە بێتەوە باشە دکتۆر با لە ڕووی زانستی تەندروستیەوە بەڕێستان لە زاری خۆتانەوە ئاماژە بۆ من هەر کەسێکمان هەستەکەین کۆمەڵە نیشانەمان تیا دەرەکەی ڕاستەخۆ هەڵەسین
ئەچین دەرزی لە خۆمانین بەبێ پرسیشک لەوانەیە ئەم نیشانانە بۆ کۆمەڵی نەخۆشی تر بێ لەوانەیە پەتای وەرزی نەبێ ئایا بەڕێستان لەسەر ئەم بابەتە چی ئەڵێن بۆ ئەوەی کە هاوڵاتیان هۆشیار بن لەسەر ئەوەی کە بزانن لەو کاتانەی نیشانەیان تیا دەرکە و ئایا چی بکەن ئایا ئەم دەرزیلیانە ڕێگایشی تەندروستە یاخود ناچکە زۆر جار بەڕێستان ئەڵێن بەکارهێنانی زۆری دەرمان ئەوەیە کە بەرگری لەش ناهێڵێ ڕێگا تەندروستیەکە چییە؟ باشترین شت ئەوەیە کاتێ ئەو کەسە کە تووشی هەڵامەت دەبێت تووشی ئەمپلۆنزا دەبی خۆی هەڵامەتی بۆ ئەمپلۆنزا وەکو برێ لا چارەسەریان نییە وەکو برێ دەرمانەکە بی تایبەت بی بەو ئەو وەرزەیان بەو ئەو ڤایرۆسی نەخێر بەس هەندێک شتمان هەیە وە دەکا چاڵاکی ڤایرۆسەکە کەم کاتەوە بۆ نمونە ئەوی هەڵامەت بە هەمووی مدەکەی مانەوەی لە لەش لەو 7 ڕۆژە کاتێککە چاڵان وێبی پێویستە لەو حاتە ئەو کەسە هەست لە خۆی ڕابگری خۆی چەند برێن نیشانەی هەیە ئەو نیشانانە پێک هاتووە لە کۆخە و پشمین و سەر ئێشەکی مامناوان ئەگەر بێت و تاسیری لەسەر تای نەکرد ینی بێت و دەرزە حرارەی لەش لە 38 دەرەجی زیاتر نەبوو ئەو کەسە ئاساییە مدەی ڤایرۆسەکە بەخۆی تەواو دەبێت دەتوانێت بەخۆی یان پارێزگاری لە خۆی بە خواردنی شلەمەنیەکان شلەی گەرم و ئەو خواردنانیان کە باسمان کرد ئەوە باشترین چارەسەرە بەڵام ئەگەر بێت و لە یەک حالت ئەوە دەتوانێت بچی چارەسەر وەگری بچی سەردان نەخۆشکە ئەگەر بێت و لەو پەتایە تووشی تەنگە نەفەسی یاخود پەتایەکە لە 38 دەرەجەی زیاتر بوو دەرزە حرارەی ئەوە پێویستە بەڵام وەکو برین چارەسەریمان نییە بەس هەندێک جار دەتوانی دژە تا بەکاربیێنی یاخود پانادۆڵ بەکاربیێنی بۆ کەمکردنەوەی ئێش ئەوانە تا حدێک ڕێگای پێدرایە لەبەرەوەی هیچ ئاڕازێکی خراپی نییە برێن لە سەکەسەکە بەڵام وەکو چارەسەر تایبەت بە ئەو ڤایرۆسە نیستمان باشە دکتۆر ئەگەر کەسێکی دەم نیشانانەی بەڕێز ئاماژە پێ لەناو خێزانەکەیە تووشی بوو پێویستە دوورکەوێتەوە و خواردن و قاپشتی خۆی ئەو چەند ڕۆژە جیا بکاتەوە یاخود لە شوێنی کارەکەی ئەو چەند ڕۆژە توانێت مۆڵە دووەرگێت چونکە ئەم پەتایانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر زۆر بە ئاسانیە گوازێتەوە یاخود نە خۆی گواستنەوەی زۆر ئاسانە لەبەر تێکەڵبوون و خۆبوونەوە لەو شوێنێک لەگەر کەسی توش بوو ئەو پەتایە چکە بەهۆی بنێ هەوا یان دەتوانانی بگوازێتەوە بەهۆی ئەو کەلوپەلانی کەسی توش بوو کە بەکاردێنی خەڵکی کە کاتی لە بەکارهێنانەوەیان تووشی ئەو پەتایە دەبی جا زۆر ینی باشتر وایە ئەو کەسە خۆی وەکو برێن لە شوێنی کارەکەی شووبدا وەرگی لە ماڵەوە لە ماڵەوەش لە شوێنێش تایبەت بێت ینی ئەوەندی پێ بکرێت تێکەڵ نەبی لەگەر بەرێ ئەندامانی خێزانەکەی تاوەکو ئەو نەخۆشیە بڵاو نەبێتەوە لەبەرەوەی ئەو نەخۆشیە هەمووی مدەکەی هەفتەک تاوەکو یان دەڕۆژە دەتوانانی ئەو دەڕۆژە کاتێک کە ڤایرۆسەکەی مەسەلەن ناچاڵات بوو هەینێکە دەتوان برێن بێتە ناوەی باشە دکتۆر ئەو هەفتە و دە ڕۆژەی کە بەڕێزت باسی لێواکە ینی دەرمانیش بەکاربێنین ئەو هەفتە و دە ڕۆژە بۆ شێوازابین یان جاکە هەر بزانین هەفتەیەک بۆ دە ڕۆژوانتر بۆچی ئەم دەرمان و عیلاج و بابەتانە بەکاربێنین وەنیا خۆی بە شێوازێکی سروشتی سیستمی بەرگریمان چالاک بێت و خۆمان بەرگری بەرامبەر بە ڤایرۆسەکە پەیاکەین باشتر نییە؟ بەڵێ خۆی باشترین چارەسەر لە ئەو هەڵامەتەی یاخود ئەو ئەمپلۆزای باشتر وایە بێ بەکارهێنانی چارەسەر ینی ئەو ڤایرۆسی بەڕێکە بۆ نمونە کاتێکەمە تووشی ئەو ڤایرۆسی دەبین ئەگەر بێت و لە حالەتێکی زۆر حەریز کاتێککە ئێشەکی زۆرمان هەبیان تاکە بەرز هەینێکە دەتوانین وەکو علاج ینی وەکو دژە تا بەکاربیێنین یاخود دژە یان ئازاشتێن بەکاربیێنین بەڵام بە غەیری ئەوانە هیچ ینی چارەسەرێک نییە دەرمانش تایبەت بی بۆ ئەوەی ئەومان لە ڤایرۆسەکە نەهێڵین یان ناچاڵاتی بکە ئەو ڤایرۆسە بەخۆی تاوەکو حتا هەفتێک تا گوتمان 15 ڕۆژ ئەو پەڕی 15 ڕۆژان بەرداوام دەبی لێرەدا بەرگری جەستەمان چاڵاکتر دەبن و دەبێت خۆی پاراستنی جەستەمان لە زۆر ڤایرۆسی کات جگەلەوە ینی ئەوە دەکا مەناعەمان بەهێزتر بێ بەرامبەر ئەو ڤایرۆسە و ڤایرۆسیشکان باشە دکتۆر زۆر کەسەیە ئیتر لە مانگی نۆ و گەر هەڵانە بنە مانگی دەشە ڤاکسینی پەتاوەرزیەکان بەکارهێنێت و لە خۆی ئەمە چ کاریگەریەکی هەیە لەسەر تەندروستی ئەو کەسەی تر تاو بە تاوەتی تووشیان پەتاوەرزیە نابێ یاخود نەخێر تووشە بێ بەڵام نیشانەکانی کەمتر لەو کەسەیە دەرەکەوێت و کەمتر ئەو کەسە ئیزعاجترەکە ئەمە بۆ ئەمپلۆنزە
ڤاکسینمان هەیە بەکارهێنانی ئەو ڤاکسینە ساڵانەیە لۆ لەبەرەوەی ڤایرۆسەکە توانای خۆگۆڕینی هەیە ساڵ بە ساڵ میوتیشن ڕۆلێدا ینی لە جین هەندێک گۆڕانکاری ڕوودا ڤایرۆسەکە گۆڕانکاری بەسەردادێ جا ڤاکسینمان هەیە لۆ ئەوەی هەموو کەسێک دەتوانێت ئەو ڤاکسینە بەکاربینی ئەو ڤاکسینە ناڵێن چارەسەرێکی تەواوە بۆ ئەوەی ئەو کەسەیانی تووشی ڤایرۆسەکە نەبی لەوانەیە توش بوێ بەڵام زۆر بە خەفیفی بگری یاخود یان بێک جات کاتی کە توش دەبی بەس ناچاڵاک بی یعنی ئەو ڤاکسینێکە ئەمە بەکاری دێنێت کە بەکاردێت بۆ دەستەمان ئەوە دژە تەن پیا دەکات ینی وا دەکاتن دەستەمان بەرگری بکات لە بەرامبەر ئەو ڤایرۆسی ئەوەش ساڵانە هەموو کەسیان دەتوانانی ئەوەی بکە هیچ خەتەریاتەشی نییە بەڵکو زۆر باشە خاستە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی برێن درێژخایانیان هەیە یان لە ئافرەتانی دووژیان یان ئەوانی منداڵن لەخوا 6 ساڵی یاخود ئەوانی لە 65 ساڵ تەمەنیانە ئەوانە باشتر وای ئەو ڤاکسینی بەکاربین ساڵانش تازە دەکرێتەوە لە جۆرەکانی ئەو ڤایرۆسی ئەنفلۆنزا یەکجار زۆر ئێمە یان ناتوانین لە یەک ڤایرۆسی ینی لە یەک ڤاکسینی بەردەوام بین دەبەوەی گۆڕانکاری بە بەردەوامی بەسەردادێ باشتر وای ساڵانە بەکاری بینین باشە دکتۆر زۆر کەسەیە کە تووشی ئەم پەتاوەرزیە بێ ماوەی چەند ڕۆژێکە و دوایی تێپەڕیەکە بەڵام هەندێک کەس هەیە لەگەڵ توشببوونی ئیشتیهای خواردنی نامێنێ ئەنجا بۆ ئەو کەسانەشی کۆمەڵی نەخۆشی درێژخایانیانێ و ڕۆژانە دەرمانیان هەیە خواردن نەخوا ئەم دەرمانە لەوانەیە ئێوە بەڕێستان ئاماژەی بێن سوودی ئەوەنە وەرنەگرێ و لەوانێ زیان بۆ جەستە بکەیە ڕێنمای ئێوەی پزیشک چییە لەگەڵ ئەم پەتاوەرزیە و دەرمانی کەشی هەیە و ئیشتیهای خواردنیشی نامێنێ چی بکاتە و کاتە بەڵێ خۆی ئەو ڤایرۆسا برێن کاتێک کە جستە کاتێک ئەو کەسە کە توژی ڤایرۆسەکە دەبێت دەستەمان بەرگری پیادەکە بەرگری دژی ڤایرۆسەکە لە عینی کاتە ئەگەر بێت ئیشتیهای خواردنیشانی نەبێ خواردن بەخۆی سەرچاوەیەکی باشە لۆ بەهێزکردنی بەرگری لەش جا باشتر وایە ئەگەر بێت ئیشتیهاشیان نەمینێ ئەو خواردنەش لە منیانە بخوا ینی ئەگەر بێت بە تۆ بسیشبیتۆ ینی هەردەبی بخوا ئەو خواردنانە لەبەروەی مەناعەکە بەرەو دروستبوون دەڕوا مەناعەتی بەهێزتری بە پیادەکاردن دژی ئەو ڤایرۆسە جاجگە لەوە کە عیلاجی هەیە برێن ئەو نەخۆشە ئەو درێژخانە پێشتر وا باشترە ساڵانە لە سەرەتای وەرزی پاییز وەکە ئەو ڤاکسین دژی ئەوە بەکاربیێنێ بەس وەکو ئیشتیهای خواردنیان نەمان کە برێ ئەمە ئیشتیهای خواردن نمایە و ناتوانم بخۆم ئەوە نابی واز لە خواردنەوە بێنێ دەبی بەردەوامی لە خواردنە ئەگەر بێت و ئیشتیهاشی نەبی بەڵام کو دەست پێ بکە بۆ خواردنە کە باسمان کرد لە خواردنی سائیلەکان خاستەن نیسک مەسەن شلەی ئیمریشتی شلەی نیسک ئەوانە بەگەرمی بخوا زۆر باشتر وەدەکاتن ینی بەرگری دەستەمان چاڵاکتر بی لە دژی ڤایرۆسەکە بەشی پارێزی لەو نەخۆشیانەی کە هەیەی زۆر باشە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ ئەوەی کە زانیاری زۆر بە سوود بە ئێمە بە بینەرەکان بەخشی ئیشەڵا هەم تۆش و هەموو بینەرە ئەزیزەکان تەندروستێکی باشیان هەبێت بە دوور بن لەم پەتاوەرزیانەی کە هەیە دووبارە سپاس بۆ بەڕێز دەست خۆش بێ سپاس بۆ تۆکە بە شێوازێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە بووی ئەمڕۆ